بە مەبەستی بەهێزکردنی زمانی ئینگلیزی بۆ هەردووانەی زانست و بیرکاری خولێکی یەکمانجی لە قوتابخانەی نۆبڵی قەزای دەربەندیخان کرایەوە. خولەکە لەلایەن بەڕێوەبەرەتی مەشق و ڕاهێنانی سەر بە پەروەردەی دەربەندیخان بۆ مامۆستایانی زانست و بیرکاری کرایەوە. سوودیکردنەوەی ئەم جۆرە خولانە کاریگەری ڕاستەوخۆی باشیە بێت بۆ گفتوگۆکردنی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران بە زمانی ئینگلیزی. بڕیارە 15 قوتابخانەی سنووری پەروەردەی دەربەندیخان بکرێنە ئینگلیزی و هەر قوتابخانەیەکی دیکەش داوا بکات دەتوانرێت بە هەمان شێوە خوێندن بکرێتە زمانی ئینگلیزی واتە بە شێوەی خواستنە. خولەکە لەلایەن مامۆستایانی پسپۆر و مامۆستایانی بەشداربووی پێشووی خولەکان دەوترێنەوە. هەروەها مامۆستایان و ئامادەکەرانی خولەکە داواکارن ئەم خولانە بەردەوامی هەبێت بۆ ئەوەی ساڵ بە ساڵ گفتوگۆی زمانی ئینگلیزی باشتر بێت و پرۆسەی خوێندن زیاتر بەرەو پێش بچێت لەگەڵ دابینکردنی بینایەکی گونجاو و پێداویستیەکانی کردنەوەی خول. خولەیشە بۆ ماوەی مانگێکە ئێستا دەستمان پێ کرۆ چەند ڕۆژێکە خولەکە بۆ مامۆستایانی زانست و بیرکاری بە ئینگلیزی وانەکە نەبێ بە ئینگلیزی. وەڵایە چەند قوتابخانەیەکە کرا بە ئینگلیزی ئەوەنی ینی دیاریکراونێ بڵێ کام مەکتەبە بێت. پارەکە کردمانەوە بۆ زۆر مەکتەبێک کردمانەوە دوای ئەوەی ساکە چەند مەکتەبێک تحدید کراوە بۆ مەکتەبانەی ساکە بەشداریەکەن بە ئینگلیزی ینی بانی بیرکاری و زانست ئەبێ بە ئینگلیزی. بەڵا سوودی هەیە تۆ سوودەکەی بە ئینگلیزی دەست پێکات تۆ ژەمە زمانێکی تایبەتە عالەمیە ئێستا خۆ خەڵکی وا هەیە زۆرێکی ڕە بۆ خولەکاتەوە بە پارێکی زۆر ئەمە بە پارش بۆیان سەرفەگرێت هەر هەمان ئەو مامۆستایانەیە کە بۆ نمەی سەمە لە دەربەندیخانە ئایدڵمان هەیە پەیمانگای دەربەندیخانیشمان هەیە ئەمانە مانگە کە خەڵک ئەڕوا بەشداری ئەکات بەلانی کەمەوە 150,000 هەیە بە 170,000ش هەیە. ئێمە هەمان ئەو مامۆستایانێ هەمان مامۆستاکانشمان هەمان زۆربیانمان سەریان هەیە هاتوون بۆ وانەوتنەوە بۆ مامۆستایانێک کە بەشداری خولەکەیان کردو بۆ زمانی ئینگلیزی تقریبا 15 قوتابخانە بێ بەڵێ بێ بکری بە ئینگلیزی تحدید کراو نییە تۆ بڵێ ئەوەی سەهەندێ هەر مامۆست مەکتەبێکیش بە ئارۆزووی هەبێ حەزی لێ بکە ئەتوانێ بێت دووبارە بەشداری بکاتەوە بڵێ من حەزەکە مەکتەبەکەم کەم ئینگلیزی ئەوەشیان هەیە ینی شتەکە دیاریکراونێ بڵێ ئیتی تەواو ئیسا خۆی لە پۆلیەکەوە دەست پێکەین ئێمە پارەکە کردمانەوە بەس پۆلیەک بوو ئەمساڵ پۆلی دوشمانی ینی بیرکاری و زانستی ئەو دوانەیە بێ بە ئینگلیزی ئیدی ساڵانە ئەگەر ئەم خولە بەردەوام بێ ساڵانە هەموو بێ بە وانەکانە بێ بە ئینگلیزی ئیتی کە تۆ چویتە پۆلیسیەوە پۆلی چوار بە بەردەوامی ئەڕوا تاوەکو ئامادەیش بەڵامی تر ئەم خولە بەردەوامی ئەبێت پارەی بۆ سەرفەگرێت بینای تایبەتمانیە هەر جارێ خول دەست پێگە ئێمە زۆر هیلاکە بینە هەنی ڕوین بە دوای هۆڵەکە بە دوای شوێنێکی تایبەتە بۆ ئەم خولانە شوێنی تایبەتمانێ بۆ خول ینی تۆ هاوینان ئەیکەینەوە فێنکەرەوەمانەوێت گەرستانە بیکەنە گەرمکەرەوەمان نیمانە بینامان نییە هۆڵێکی تایبەتمان نییە ئێتە پێشنیار ئێمە ئەوەیە ئەگەر بینایەکی تایبەتی هەبێ ئەم خولانەکرێتەوە شوێنەکە حازرە و بەردەوامیش بێ خولانە. ئەمسا سەرەتای دەستپێکردنمان لەوانەیە کێشەی نەبوونی مامۆستامانێ بەڵام ئێمە توانیم هەوڵمانداوە بە تەنسیق لەگەڵ پەروەردە کۆمەڵی مامۆستای پسپۆر هەندێک جاریش پسپۆرمان دەست نەکەوتووە ئەو مامۆستانی بەشداری خولەکەیان کردووە لەو مامۆستانە مامۆستامان دابین کردووە بۆ پۆلەکان ئامادەکاریمان کردووە وەکو ئیدارە وەکو خۆمان وەکو ئیدارە هەوڵمانداوە داتەشۆ بەکاربێنین هەوڵمانداوە مامۆستاکان لە ڕێگەی گفتوگۆ حیوارکردن لەگەڵ تەلبەت زیاتر ئێتیمان بۆ بدەن بۆی فێربوونی زمان لە ڕێگەی حیوار باشترە سەرکەوتوترە و ئەتوانیم ڕسەن ڕایزەکە ڕاستە پرۆگرامێکی باشە بەڵام نەیتوانێت تا ئێستا نەیتوانیوە بگاتە واسە تەلەبە فێری زمان ببێ لێەوە ئێمە هاتوین ڕێگەی حیوار گفتوگۆکردنی بەردەوام فاملی فرێندی مان هێناوە وەکو منهەجێک بۆ وتوێژکردن ئەو ڕێگایمان بەکارهێناوە تۆ سوڵە و سەوت بەکاربێنی لە پۆلات تەسیراتی لەسەر تەلەبێ و مستەوای تەلەبێش باشە بێت لەوانەیە چەند تەلەبەیەک ئەویش خۆکارەکە گەڕێتەوە بۆ ماڵ
توانای لە ماڵ کەسنی هاوکاری بکات لە ماڵۆ کەسنی ئەها سیدیەکی لە بەردەسانیە کۆمپیوتەرێکی لە بەردەسانیە ئەو سیدیانەی کە پێوەستە بە پرۆگرامەکانەوە ئەو لێ بداتەوە دووبارەی بۆ بکاتەوە یا کەسێک نییە هاوکاری بکە ئەوانە لەوانەیە لە ئاسیکی ناو مەرجیش نییە جاری وایە کە سوکایەکی تەلەبەر نەخێنانیشە تەلەبەکە لێرە ئاستی وەرگرتنی باشە مستوایشی باش من بڕوان بەوە نییە تەلەبە فێر نەبێ تەلەبە فێرە بێ. بۆکو خۆتان ئاگادارن یەکێک لەو کەرتانەی کە بەردەوام پێویستی بە پێشکەوتنە کەرتی پەروەردەیە وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستانیش وەکو کار و چالاکی ساڵانە بەردەوامە لەکردنەوەی خول بە تایبەتی لەم 2 ساڵی دوایە بۆ زیاتر باشکردنی ئاسی مامۆسایان هەوڵەدات منهج بە شێوەیەک بات کە زیاتر زمانی ئینگلیزی تیا بەکاربهێنرێت بەهۆی ئەمەشەوە هاوینان خولەکاتەوە بۆ مامۆستایانی ئەو مەکتەبانی کە یانەوێت منهج بە زمانی ئینگلیزی پێشکەش بکەن زیاتر ئاستی خوێندکارەکان لە ڕووی زمانی ئینگلیزیەوە بەهێز بکەن خولەکان کرێتەوە بۆ ماوەی مانگێک بۆ ماوەی 30 ڕۆژی کامل دەکرێتەوە و دوو دەرزی تایبەت دیاری کراوە دەرزەکانی بێکاری و دەرزی زانست چونکە ئەم دوو بابەتی زۆر سەرەکین خولەکە بە دوو شێوە دابش کراوە بۆ ئاستی مامۆستایانی بەشی زانست و مامۆستایانی بەشی بیرکاری دوو منهجی جیاواز دەخوێنرێت ئەو منهجەی کە مامۆستا لە مەکتەب هەڵەسێت بە وتنەوەی فێرکردنی تەلەبە بە شێوەیەکی ئینگلیزی بە شێوەیەکی ڕێکخراو لێرە منهجیان پێتەواو کرد بە زمانی ئینگلیزی تەرکیز دەکرێتە سەر ئەو خاڵە پێویستانی کە مامۆستا پێویستێتی پێشکەشی بکە لە کاتی وتنەوەی بابەتەکەی خۆیان بەڵام بۆ ئەمەش دیارە تەنها زمانی ئینگلیزی بریتی نیە لەو زانستی کە مامۆستا هەڵگرێتی یان ئەو بابەتی کە پێشووتر بەردەوام بووە لەسەری پێویستە منهجێکی تریشی لەگەڵا بخوێنە دەوێت ئاسکردنی باشکردنی ئاستی زمانی ئینگلیزیەتی بۆ ئەمە شەڵەسین بە هەڵبژاردننی منهجێک کە بتوانێت ئاستی مامۆستا لە ڕووی قسەکردن لە ڕووی نووسینی ئینگلیزی لە ڕووی گوێگرتنەوە لە ڕووی خوێندنەوە مامۆستا ئاستی بەرەو باشتر بێت مامۆستایانش وەکو جەنابەت ئاگاداری ئاستی زمانی ئینگلیزی ئەگۆڕێت بە پێی تەمەن هەوڵە درێت باشترین ئاست بۆ زمانی ئینگلیزی هەڵبژێرێت بۆ تەمەنی پێگەشتوان چونکە ئێمە ئەوە حقیقەتێکە ئەگەر تاوکو تەمەن کەمتر بێت بە توێژینەوە سەلمێنراوە بە شتێکی ڕوونە لای هەموو کەسێک توانای وەرگرتنی زمانی زۆر زیاترە ئێستا ئێمە ئەو ئاستی کە یڵێنەوە بۆ ئاستی پێگەشتوانە مامۆستا توانێت جگەل لەوەی کە لە بابەتەکەی خۆی لە زانستەکەی خۆیان باشە ئەتوانێت بە زمانێکی ئینگلیزی سادەش قسە بکات لەگەڵ خوێندکارەکانیان خۆی لە ڕاستیە وەکو جەناب ئاگاداری زمان ئینگلیزی زمان بە عامفێربوونی زمان پرۆسەیەکی درێژخایانە ینی ناتوانین بە تەنها بڵێن بە مانگێک بە 2 مانگ بە 3 مانگ فێرە بێت بەڵام کۆمەڵێک تەکنیک و ڕێگا هەیە هەر کەسێک چ وەکو خۆی هەوڵی فێربوونی زمان بدات چ وەکو شوێنێکی تایبەت زمانی ئینگلیزی بخوێنێ پێویستە بەردەوام بێت لەسەری ئێمە لەم ماوەی کە پێیان دەڵێنەوە ئەتوانین سەرەتایەکیان پێ بدەین کە خۆیان بەردەوامی بدەن بە پرۆسەکە فێری ئەو شتانیان بکەین کە لە یان بیریان خێنە ئەو شتانە بیرخێنەوە کە لەناو مەکتەبەکانە پێویستیانە یان چەند ڕێگەیەکی تریان پیشان بدەین کە دواتر مامۆستایان خۆیان بەردەوام بن لەسەری بە دڵنیاییشەوە ئەبێ متمانەمان هەبێت چونکە زمانی ئینگلیزی شتێک نییە کە بڵێ ئێستا بە دەرە لە منهج زمانی زانستە و هەر کەسێک بێوێت زانستی خۆی فراوان کات زۆر پێویستی بە زمانی ئینگلیزی هەیە چون بابەتەکە زۆر ئاسان نییە پێویستی بە توانایەکی وەسەتی نەک زۆر توانایەکی زۆر بەرز جا لەگەڵ توانای مامۆستاکانشە توانای مامۆستاکانشان لە ڕێگەی وانەوتنەوە لەگەڵ بابەتە ئینگلیزیەکانە مامۆستای ئینگلیزی بە پرسپڕی باشی پێویستە لەگەڵ بۆ وانەکانی بیرکاری زانست ئەوان ئەبێ مامۆستایان شارزایکی زۆر باشیان لە زمانی ئینگلیزیە هەبێت ئێستاش زەحمەتە بۆمان بۆ دابینکردنی مامۆستایان بۆ قۆناغی داهاتوو قۆناغە بەرزەکان لەم قۆناغەیە ئەتوانین بەهۆی ئەم خولانەوە ئەو زانیارێک کە پێویستە بگەێنێ بەڵام بۆ قۆناغی داهاتوو بۆ بابەتی بیرکاری و زانستەکە بەڕاستی مامۆستای پسپۆری تایبەتی ئەوێت ڕاهێنانی تایبەت ڕاهێنانەکانش ئەبێ زۆر بە بەرنامە ئامادە بکرێت
بەپی توانێت ئەو مامەساکە خۆیەتی بەپی خۆشەویستی بۆ بابەتەکەش مامەسا هەیە لە خۆشەویستی و کە ببێ بە ئینگلیزی ئامادەیە هەیە بەیانیان ئێستا لە کۆرسایە لەگەڵ ئێمە بەردەوامە ئێوارانش خۆی ئارەزیلی هەیە بەردام ئەو کەسانە سەرکەوتوبن بەڵام کەسێک بە زۆر بابەتەکەی پێ بڵیتەوە حەزی لە بابەتەکە نەبێ و ئارەزوی پێ نەبێ لەبەر و ناتوانێت خۆی پێش بخات و داهێنان بکات لە ئیشی خۆیان پرۆسەکە قورسە و داهاتوو قورسە چونکە ئەمێ بێ ڕەچای ئەوە بکەن لە پۆلی 12 ئامادەیە ئەم مناڵە لە ئینگلیزیە ئەوە کۆنتترۆلی بابەتێکی کردو بابەتەکانی کیمیا و فیزا و بیرکاری ئینگلیزیە بۆی چونکە مناڵ ئێستا بە کوردیەکەی سێریکە بە کوردیشە ساڵانە چەندها خول ئەبینن بۆی دەرەجەی بەرز بهێنن ئەبێ ئێمە ئیم لەمە دووە بێجگەلەوەی کە خەمی زانیارەکان خەمی زمانەکان کۆنتترۆلکن بۆی هەڵە نەکەن و ئەو دەرەجە لە کوردیەکە ئەیانێ هەم دیسان لە ئینگلیزیەکەشە بەدەستی بێنن